کارمەندانی فریاگوزاری سەدان پشیلە و سەگ و کەروێشک و باڵندەیان ڕزگار کردووە کە گیریان خواردبوو لە ناو داروپەردووی بیناڕووخاوەکاندا کە بەهۆی بوومەلەرزەکەی هەفتەی ڕابردووە کە بە گوڕی 7.8 پلە وێرانی کردبوو. هەرچەندە هەوڵەکان بۆ ڕزگارکردنی مرۆڤەکانە، بەڵام ڕزگارکردنی ئاژەڵەکانیش بەشێک بوو لە هەڵمەتەکانیان. زۆر کەس کە لە بوومەلەرزەکە هەڵاتوون پەیوەندیمان پێوە دەکەن بۆ ئەوەی یارمەتیان بدەین، چونکە نەیانتوانی بوو سەگ یان پشیلەکانی خۆیان ڕزگار بکەن. لە ڕاستیدا ئێمە تەنها هاوکاری ئاژەڵەکان ناکەین، بەڵکو هاوکاری خاوەنەکانیشیان دەکەین. ئەوان دووچاری بوومەلەرزە بوونەتەوە و نەیانتوانیوە ئاژەڵە ماڵیەکانیان ڕزگار بکەن. بۆیە پەیوەندیمان پێوە دەکەن و بە هەموو توانامانەوە هەڵدەدەین ئاژەڵەکانیان ڕزگار بکەین. پێشتر زیاتر لە 1000 داواکاریمان بۆ ئەمە وەرگرتووە. بەهۆی ئەو بوومەلەرزەیەوە زیاتر لە 45,000 کەس لە باشووری ڕۆژهەڵاتی تووشیا و سووریا گیانیان دەستداوە و نزیکەی 75,000 بینە بە تەواوەتی وێران بووە. ئێمە ناوی خۆڵەمێشمان لێنا، چونکە لە ژێر پاشماوەی بوومەلەرزەکە تا دەریان هێنا. منیش نەمدەویست ناوێکی ئازاربەخش وەک وێرانە یان داروپەردوو یان شتێکی لەو جۆرەی لێ بنێم. خۆڵەمێش وەک ئەو باڵندە قەقنەسەوایە کە لە خۆڵەمێشی خۆی لەدایک دەبێتەوە. بۆ ماوەی 11 ڕۆژە لە پەنجەرەیەکی ژێرزەمینەوە خۆراکیان پێدەدا. پاشان پەیوەندی بە ڕزگارکەرانی هەیتاپەوە کرد کە کۆمەڵێکی پاراستنی ئاژەڵانی تووشیە بۆ یارمەتیدان بۆ ڕزگارکردنیان. دوای چەند کاژمێرێک بە یارمەتی خۆبەخشە ئەڵمانی و نەمساویەکان ئاژەڵەکان ڕزگارکران. دەبێت لێرە هەموو زیندەوەران ڕزگار بکەین، چونکە هەموو کەسێک لێرە برینەکانی زۆرن. بە ڕزگارکردنی ژیانی ئەوانی دیکەش دەتوانین کەمێک هەست بە باشی بکەین. هەیتاب دوای ئەوەی خەڵکێکی زۆر پەیوەندیان پێوە کردوون، زیاتر لە 900 پشیلە و سەگ و کەروێشک و مانگا و تەنانەت باڵندەشیان لە نێو داروپەردووی بیناڕووخاوەکانی ئەنتابدا ڕزگار کردووە. پشیلەکەمان بەهۆی بوومەلەرزەکەەوە ڕای کرد. ئێمە لە ئەدەنەوە هاتوین بۆ دۆزینەوەی. کوڕەکەم زۆر خۆشیەوێت. کوڕەکەم تازە هەردوو قاچی براوەتەوە، بۆیە گەڕامەوە بۆ ئێرە بۆ ئەوەی پشیلەکەی بدۆزمەوە. خەریکە شێ دەبم. کوڕەکەم لە ئەدەنا نەشتەرگەری بۆ کرا، هەرچەندە قاچەکانی براوەتەوە، بەڵام پێیوتم بابا هیچمان ناوێت تەنها پشیلەکەم بۆ بهێنەرەوە. لە کەمپێکی حەوانەوەدا هەر ئاژەڵێکی ڕزگار کرا و وەک ئەستێرەیەکی سینەمایی مامەڵی لەگەڵ دەکرێت. ئەو خەڵکە لە خۆشیدا بە مۆبایل وێنەیان دەگرن و بە چەپڵە پێشوازیان لێ دەکەن.